لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت ئێمە بەرداوامین لە بەرنامەکەمان ئەڵێن لە ئەوروپایە هەرچەنە خۆیان کە بەرهەمێنەری تەکنۆلۆژیان بەڵام ئەوانی تەمەڵ نەکردووە هەموو شتێک پێی کاتە لەوێ ئەگەر کوردەکانی ئێمە لەوێ هەر ئیشێ بکەن ئامادەن بەڵام کاتێک کە ئەگەڕێنەوە بۆ وڵاتی خۆمان ئامادەنین ئەو کارە بکەین ئەمەش جۆرێکە لە تەمەڵی ئێمە هەر کەوتمان لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت وتم لە ئەوروپاگە هەر ئیشە بکەین ئامادین بەڵام لێرە نا ئەو ئامادیمانتیانە کەسێک لەو لاوەتی بالفعل وایە بۆ وایە ئەوەی ڕاستی بێت لەوێ ئیش عیب نییە هەر ئیشێ بکەی جێگەی فەخر و شانازیە بە عراقینەوە لێرەش هەروە هەمان شێوە من ئەتوانم بڵم لێرە ئیش جێی فەخر و شانازیە لە هەر شوێنە بیکەیت بەڵام لەوێ ئەبینیت ینی فەرق نییە لە بینی هیچ ئینسانێکە فەرق نییە لێرە ئەبینی فەرق زۆرە فەرق لە بینی مرۆڤەکانە زۆرە ئەبینیت مەسەن گەنجێک ئاخر مۆدی ساری پێ و تۆیش لە ناخەوە بۆ خۆت دڵت دامێنێ کە بڕۆی لە مەتامێکا ئیشکی بەڵام لەوێ هەمووی ئینسانەکان وەکو یەکەژین فەرق نییە لە بینی هیچ کەسێکە زۆر خۆم شخصی خۆم لەوەتی لێرم تەمەڵ بوو کە لە ئەوروپا بووی تەمەڵ نەبووی لێرە چی تەمەڵی کردی؟ هیچ تەمەڵ نەبووم بەس ئێستا تەمەڵ بووم چی لێرە وای لێکردی تەمەڵ بیت؟ وڵا زۆر شت وەکو یەکێ لەو شتانە من خۆم شخصی خۆم مناڵ تەمەڵی کردم ئەگە بگەڕێتەوە بۆ ئەوروپا هەستەکەی چالاکە بیتەوە طبعا لەبەرەوەی مناڵ لەوێ شتێکی تری هەیە پێنج بڵێن لایینە لە تا تقریبان دوونی و لە مەکتەبە لە دوای فریتیز دەست پێەکە شوێنێکە بۆ کەسانی کە ئەو ژن و پیاوانی بڵێن ئەو باوکو دایکانی کە دەوامیانە ئیژەکەن شتێک مناڵەکان هەر لەو مەکتەبە شوێنێکی تایبەتە مەشغولیانەکەن دووسێ مامۆستا بە دیار بەزەوەی پارەیەکی بەسی دەیت ئاگای لێبێ لەبەرەوە ژنەکە تەمەڵ نابێ ئیژەکات بەیانی 20 دقیقە لە پێش بنەوەڕۆ ئێمە مستەهلیشین ئێمە زۆر مستەهلیشین گەورەترین میلەتی مستەهلیک ئێمە لە ئەوروپاشە تەمەڵترین میلەت ئێمە بەرەوەی قیمەتی نییە ژیانمان نییە ئەمەکەی ژیانەمەیتیان ئێمە هەر تەمەڵ بووین لەبەرەوەی هیچ قرارێ بەدەست خۆمان نییە هیچ قرارێ بەدەست خۆمان نەخێر کی قرارەکەی دەست خۆمان باوەڕ ناکەم قەت بکەوێت تۆ سەعاتێ داناوە لە دوکانەکەتا تا چەندێک هەستێکی خەڵک یە بۆ سەعات کڕین وڵی بەبێ پێویست زۆر بۆ جوانی کەنە دەسێنێت زیاتر مۆبایل دوو مقابلی تایە ئیش ناکەوە کەچی لە دەست بۆچی گرنگی ناین بکات تۆ سەعاتیش کردو بەڵێ وەڵایی نازانم ئەوانەی کە دایرەکەن کە داوامیان هەیە بە شتێکەوە پێوەستن ینی کاتیان لە زەڕورترە بەز هەیە خەڵکمان هەیە زۆر بەتاڵە کە بەتاڵ بێ زۆر گوێنایەتەکات حەزەکە کات بکوژێت تر پێویستی بە سەعاتی ژەرنی ئێستا هەموو قەناتەیە تااقەتمان نییە جاری وای بۆ نڵی سری و بەرنامێت کە ئەڵێ نەوەڵا بۆ بەخوا تااقەتم نەبوو کاتم نەبوو بۆ تەمبەڵ بووین ئێمە وەڵی هۆکاری تێربوون و خواردن و وەرزش نەکردن و ئەم شتانێ هەمووی سەبەکەیە شتێ باشە خۆ لە ئەوروپا مەسەن تەکنۆلۆژیایەکی زۆر پێشکەوتوتر لە ئێمەیە ئەوان دروستیان کرد بەڵام ئێمەی تەمەڵ کرد ئێمەی تەمەڵ کرد لەبەرەوەی ئەوان ئەزان شێوازی بەکارێنەکەیان فەرقیە لەگەڵ ئێمە ئەمجا کارکردنی ئەوان لەگەڵ ئێمە فەرقیە ئیسم دوکانارم سەعات 10 و 11 لەسم لەخەو بەس لایوانەوە نییە هەر لە هەج ئیشێ بکە خۆی خاوەنیش بێ لە شوێنە مۆزەف بێ کار بکە بێ حەوت و هەشت و بەپێی مەوعید دەبێشی خۆی کات هەستەکەی ئێمە تەمەڵ بووین باڵێ بۆچی تەمەڵ بووین والله بحكم موبايل يعني لما رحمنا معه يعني مثلا بيزقل الموبايل بونو نتو لما ولو دانشتوي تو اخوايا خود كنترولك هلا دسي تيان بوتي انه بيش يعني اللي بيقورا والله زوج والله زوج جربهم يعني بوتي بو طاقتش ما نموت انا دز بين كنترولك والله بعام ويلياته كايشي لمالو بونو نباوكت بيطلع او تلفزيون بقورا كنترولك بو بيان خويا الله سيبو كنترولك ها من كنترولەکەی بۆ بۆچی تەمەڵ بووین ئەوە تا تەنانەت کوڕەکەشە کۆنترۆلەکە و بۆ ئەێنێت خۆش تااقەتی نییە بیگۆڕی ئەڵی بۆشم گۆڕن واللهی بێتاقەتیە زۆر جار لە ماڵەوە ینی ئێمە چی وای لێکردین تەمەڵ بووین بێتاقەت بین واللهی ینی ئیشوکاری دەرەوە ینی زۆر کزە ینی ئیشوکارمان کزە دیای مێشکمان وەلای بوونە ینی منەی ئەوەکەم بژێنی ژیانەوە ینی هەوڵ بدەین و مێشکمان بۆ سەرقاڵە زیاتر لەم دنیای ئێمە لە هەموو شوێنەکە بێتەوە هەوڵ بی بژیت پارە پایەکی بەڵام ئەوانی تەمەڵ نەکردووە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەی کە ئیشیش نییە لەگەڵ ئەوەش هەوڵ ناین و تەمەڵیشین ئەخر زیاتر حکومەت ینی حکومەت گرنگیمان پێ نادا بە ژیان بە بایەخمان مەسەن شوێنێک ماوە بۆ فەراغ بکە کەوا بڕۆن
مەسان بڕۆین کاتە فراخەکانمان لەوێ بەسەر برن ئایا بە شتێک وەکەوا فێری علمێک بین فێری زانیاریەک بین فێری معلوماتی شتێک بین ئەوەیە تەمەڵین لەوەی کە لەوە ناکە ئیشمان دەست نەکەوێت و بە زۆر بمانەیە خۆمان بستەپێنی بەسەر ئیشەکە ڕاستە زۆربەی گەنجەکانی ئێمە لەگەڵ ڕێزمە بۆ نمونە کە کاتێ تەخەڕوجەکەنی ئیشەشان دەست ناکەوێت حکوومەت تاعینیان ناکات بژی ژیانیان باش نییە بەڵام لەگەڵ ئەوشە تەمەڵێکی تر دایگرتوین بۆ نمونە لە ماڵەوەی تۆ سەری تەلەڤیزیۆنەکەی تااقەت نییە خۆش کۆنتۆڵەکە بگری بەدەستەوە بێشێکەڵی بۆم گۆڕە هەز ناکە ئێمە هەر تەمەڵی دایگرتوین خۆی لە ڕاستیە خەتای حکوومەت نییە لەوێ لە ئەوروپاش مەکتەبە هەیە مەکتەبە العمل با بڵین من لە وڵامدا ژیم پێڵێن ئاوزن بیرۆ ئاوزن بیرۆ ئەچیت دکتۆرە هەتا خرێجی کولێی هەندەسەیە کولێی تۆبە هەر ینی شادەیەکی هەیە ئەچێت ناوی خۆی لەو مەکتەب ئەمەلە نووسێت یا چێتە خەستەخانەکان ناوی دکتۆرەکە چێ ناوی خۆی ئەنووسێت ئەو خەستەخانە پێویستی بەو اختصاسە بوو طبعاً کە ئەڕوا فۆرمێک پڕکاتەوە فۆرمەکە لە فۆرمەکە هەموو عینوان و ناوی خۆی و تەلەفۆن و ئەدرەسی خۆی ئەنووسێت هەر کاتێ پێویستیان بەو دکتۆرە بوو ئەو کاتە پەیوەندی پێوەکەن یعنی کە خەڵکە خۆی ئەگەڕێ بۆ ئیش حکوومەت تاعینی ناکات باشە ئەستەکەی مەسن لێرە شوێنێکی وایە کە خەڵک بڵانایی خۆی بنووسێت لە شوێنێک بڵێ بڵێ کاک هەر کاتێک کە پێویستان بە من بوو ئەوە من ئامادەم نەخێر تا ئێستا کۆمەلگای ئێمە نەگەشتوێتە ئەوە ئێمە لە پڕێکم تەکنەلۆژیای باڵی شەشە بەسەرمانە بۆیە تەمەڵی کردی بۆیە تەماڵی کردن دەستکەوتی خۆشمان نەبوو باکسێت تەمەڵە نایە ینی یانەوێ هەمووی تاعین بێت ئەوێ هەمووی ئیشی ینی خۆی نییە کە تاعین بێت خەینا چەند ساڵ ڕەنجەیەت و چەند ساڵ مەسەن لەسەر دەردی ئەو سامان و لەسەر تەختەیشی ڕقدا ئەنیشت و جاری وایە هەنێک گەنجمان هەیە لەگە ڕێزمە بۆ موشێ بە هەتیوی مەکتەب تاواکات و کاسبی مەکتەب تاواکات بەڵام دوایی سێرەکان نەتیجەیەکی هیچ و تاعین نابێت وەکە تاعینیش بێمانی 200 نامەعاشەتی خۆی لە ڕاستەکەی بێ موچەکە لە ئاسی تاعینەتەکەیان نیەوەی ڕاستی بێ بەڵام من ئەبینم لێرە ئەبینم نیمچە لەوێ لە ئەوروپا سۆشیال هەیە لێرە ئەبینم هەستەکەم لێرەش نیمچە سۆشیالێک هەیە نیمچ باوایە زین بۆچیڵم ئێستا من ئەتوانم بڵێم وەرم تابعی بڕۆ مقابلەی زیاتر لە 100 کەسکە لەو 16 تا 70 موچەی هەیە ئەتوانم بڵێم ئەوەی تەقاعود بێت تەقاعدەوەی دایرە بێ دایر من وەرە متابعە بکە لەو بازاڕەکە خۆڵگە سوڵێتەوە لە 160 ئەتوانم 50 بڵێم بۆ 6 موچەی هەیە موچە نیمچە سۆشالەکە بەڵام من گلەی لە حکوومەت لێرە لەوەیە موچەکە بە یەکسانی دابەش نەکراوە بەڵێ ئەگەر ئێمە تەکنۆلۆژیا وای لێکردوین کە تەمەڵی کردبێتین لە ژیانە ئەی ئەوروپا خۆیان تەکنۆلۆژیایشان بەکارهێنا و بەبەرهەمیان هێنا و دروستیان کرد بەڵام ئەوان تەمەڵ نەبوون ئەتوان هەموو جۆرە کارێ بکەن ئەگەر خەتای حکوومەتە یاخود دەسەڵاتداران لەم وڵاتەیە خەڵکی تەمەڵ و یاخود بێهیوا کردووە ئەڵین ئەی ئافرین حکوومەت کە میلەتێک ئاوا لێ بکەی ئەگەر خەڵکەکە خەتای خۆیەتی تااقەتی نەماوە لە ژیانە بۆ نمونە لە ماڵەوە تااقەتی نییە خۆی پەرداخی ئاو بێنێت ئەڵین ئەی ئافرین ئینسان کە تااقەت نەماوە خۆ پەرداخی ئاو بخۆیتەوە لە کۆتایی هیواخوازین ئەم میلەتەمان ئەم وڵاتەمان چالاشی بۆ بگەڕێتەوە زینەتی بۆ بگەڕێتەوە زۆر جار کە بە ڕێگا ڕووین هەست بە هێواشی یاخود هەست بەوە ئەکەین لەم وڵاتی ئێمە زیندوێتی بوونی نییە ئەپرسین بۆ هیوادارین لە داهاتووە وەڵامیشی باشمان بیرێتەوە تا بەرنامەی داهاتوو کاتێکی شاد یەکترێ بین و خواتان لەگەڵ